شەهیدان لە هەمومان گەورەترن ڕۆحیان شاد بێت فەرمون. جێی خۆیتی جارێکتر سڵاو بنێرین بۆ ڕۆحی ئەوانەی کە ئێستا لە سەرانسەری دنیا لە پێناو مرۆڤایەتی ئەجەنگن، ئەوانەی بانگەشەی ئازادی و ئاشتی و خۆشگوزەرانیەکەن بۆ خوشکبراکانیشمان لە خواروی عێراق کە ئێستا لە پێناو بەدەستهێنانی ژیانێکی باشتر لە خۆپیشاندادان. جارێکتر درود و سڵاو بۆ هەر کوردێک لە هەر پارچەیش کوردستان کە بۆ پیرۆزی ئەم نیشتیمانەی جانی بەخت کردووە. جێی خۆشێتی لێرەوە ئاماژە بە دووشتی گرنگ بینەوە کە ئێستا نەتەوەکەی ئێمە لە جەنگایە. هیچ کوردێکی بە شەرەف بڕوا ناکەم لەگەڵ ئێش و ئازاری نەتەوەکەی خۆی نەبێت لە خۆراوای کوردستان کە لە جەنگێکی زۆر بەرابەر و زۆر درڕندانەدایە. لێرەوە بێ ئێوە کە جوانترین نخبەی ئەم کۆمەڵگایەن بە شانازیەوە جوانترین کەسایەتیەکانن کە لێرە ئامادەن، ئەبێ لێرەوە بایکۆتی هەموو کاڵا و کەلوپەرێکی دوژمنەکانمان بکەین کە هەمووی نەخۆشیە بۆ ئێمە دێتە وڵاتەوە. لەگەڵ بایکۆتکردنی هونەری ئەوان کە لێرە دروستبوونی ئەم ماڵە بەشێکە لە پیرۆزڕاگرتنی کەلتور و فەرهەنگی نەتەوایەتیمان. ئەو فەرهەنگەی کە بە درێژایی مێژوو دوژمنانی ئێمە هەوڵی تێکدان و شێواندنیان داوە ئێستاش بەردەوامن. بەداخەوە ئەوەی دەستێکی باڵا بینێن لێرە لەم هەرێمە هەتا ئێستا بەردامەیەکی ڕوون و ئاشکرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەبووە بەوەی کە ئێمە خاوەنی سیاسەتێکی کەلتوری ڕوون و ئاشکرا بین بۆ داکۆکی لە پیرۆزیەکانی نەتەوەکەی خۆمان. ئەوەی کە لە ڕاگەیانە بەناو کوردیەکانەوە ئیبینین تەنیا سوکایەتێ بە پیرۆزیەکانی نەتەوەی ئێمە لە ڕێگای هونەرمەندەکانی بێگانە و لە ڕێگای ئەو درامان ناشرین و خراپانەوە کە هەمووی دژ بە کەلتور و بوونی ئێمن. ئەبێ ئەو کەمپینانە بەڕاستی ڕابگەێنین و ئێوە کەسانێک کە بە شانازیەوە لێرەن جوانترین نخبەی نێو کۆمەڵگان ئەبێ دەستمان هەبێ هەم لە بایکۆتکردنی کاڵاکانیان بۆ پیرۆزڕاگرتنی شەرەفی کوردایەتی و هەیبەتی نەتەوەی ئێمە و هەم لە قەدەغەکردنی ئەو کارە ناشرینانەی کە لە ڕێگای بەناو دەستگا کوردیەکانی ئێمە بڵاو بنەوە. سەرەتا داوا لە بەڕێزان دەسەی دامەزرێنەری ماڵی بەستە و مەقامەکەم کە بفەرمون بۆ ئێرە. بەڕێزان کاک مەحموود ڕەزا، بەڕێز کاک بابەکر دڕەیی، بەڕێز کاک نزار فەتاح، بەڕێز کاک جەزا کەریم جەزای ساس، بەڕێز کاک کۆسار فەتاح، بەڕێز کاک هاوار شێخ معرف. بفەرمون کاک هاوار شێخ ڕەوف ببورن. جاران بەڕێزانە دەسرەی دامەزرێنەر و خاوەنی بیرۆکەی ئەم ماڵە پیرۆزن، بەڵام ئەم کارێک کە دەست پێکراوە کارێکی وا ئاسان نییە و بەم کۆمەڵە ئازیزە تەنیا بەڕێوە ناچێت. ئەمە هەوڵ و ماندووبوون و زەحمەت و دڵسۆزی هەموو لایەکێوێت، بە تایبەت ئەو ئازیز و بەڕێزانەی کە لەم بوارە بواری هونەر بە تایبەت خاڵ بوونەتەوە ساڵانێکی زۆر ئەزمونێکی زۆریان هەیە و خزمەت و خەباتێکی زۆریان هەیە. بۆیە لێرەوە بە ناوی دەستەی دامەزرێنەرەوە ڕایەگەێنین کە پێویستمان بە هەوڵ و دڵسۆزی و ماندووبوون و تواناکانی هەمووتان هەیە، هەموو بە تایبەت ئەو بەڕێزانەی کە لەم بوارانە خاڵ بوونەتەوە. ئەگەر بەڕێزێکتان وتەیەکتان هەبێ کاک مەحموود، کاک بابەکر مایکمان هەیە بەجێ